کتێبی نەوەی یەکەمی ئالمانیەتی کورد نووسینی مەسعود عەبدولخالق وەرگێڕانی بۆ زمانی کوردی سەرهەنگ عەبدولواحید پاشکۆ ڕیشەی ئیلحاد لە کوردستاندا ژماری سپاردنی 856 بەرواری 19/11/2018 زایێنی خوێندنەوەی ئەیوب فارس زیاتر بە باردۆخی کۆمەڵاتی عەرەب چوونە لە نێودام و دەستگای عوسمانی ڕەگەزی تورک جێی شانازی نەبوو جار وایە مانای تورک گزارش بووە لە گێلایەتی و بێئیدارەکی بڕوانە محاضرات في نشول القومية هروها دراسات في حركة الكردية معاصرة دكتور عثمان علي ياقوت حموي لمعجم البلدان جيميك إقليم السبع دليت تورك وقدران دبوة با وحش الجبال وسبيان دكا كليم سوري سروكي فرنسا لكونغري آشتي باسي لوكرت كتورك نقص الكفاوي هي ناتوان ملتي تري لجردس دابه او بووە بنچینەی یاسای ڕێکەوتنی سیڤەر بە تایبەتی مادەی 132 ئەو ڕێکەوتنە لە راپۆرتی ویلایەتی موسڵیش باس لە ڕەچەڵەکی تورک دەکا بە کرێگەرتەی عەباسیەکان و ئیتر ئەوەی هاتووە وەک جەرمانەکان بەکرێ گرتوون دەڵێت بۆیە لە نێو عوسمانی کە ناوی تورک دەهات وەک گەمژە و خەشیم سیر دەکرا تا ساڵی 1900 لەسەر دەستی بسوتنەوەی عموم و تورک بوونە جێی شانازی بۆیە کەمتر تورک لە پای دەوڵەتی عوسمانی بوو زیاتر سەرباز و فەرمانبەری سادە بووە گومتر ڕۆشنبیر و لایکی و ئیکۆلاری لێ دروست بووە ئەوەی دروستیش بووە زیاتر لە دەرەوەی وڵات وەریگرتووە یان هەر لە بنەچەدا تورک نەبوونە لە نێو ئەو ناوانەی خوارەوە کە لە هەمان کات بەنەوەی یەکەمی ئەڵمانیش هەژمار دەکرێن بەشی زۆربەیان تورک نین نامێخ کەمال پاشا ئایەتوڵا بەک ئەحمەد ڕەزا محەممەد ڕەشید چەرەکەس ئیبراهیم تەمۆ دکتۆر عەبدوڵڵا جەودەت دکتۆر عەبدوڵڵا جووت دکتۆر ئیسحاق سکوتلی زەیا ئەلەبکۆک حسێن جاهید چاوید بەگ عوسمەت ئینینۆ ئەنوەر پاشا تەڵعات پاشا جەمال پاشا تکنی ئەلەب زیا ئەلەب کۆک و زۆرێکی تر تەنانەت بەشێکی گرنگی دامەزرێنەری بیری تورکایەتی تۆرانی کورد بوونە دوو لە چواری دامەزرێنەرەکەی ئیتحاد و تەرەقی کورد بوون دکتۆر عەبدوڵڵا جووت دکتۆر ئیسحاق سکوتلی دووەکەی تریش محەممەد ڕەشید چەرەکەس ئیبراهیم تەمۆی یەکەمیان چەرەکەسی بووە و دووەمیان ئەرناوتی زیا ئەلەب کۆک عوسمەت ئینینۆ زۆری تریش کورد بوونە بەپێی هەندێک سەرچاوە ئەوەی بناغی پەیوەندی نێوان ئەڵمانیا و عوسمانی ڕێخست وە لە دواییدا پێکەوە کەوتن بەرەیەکی جەنگ شەریف پاشای کورد بووە ئەوەی پیتی لاتینی هێنایە ناو عوسمانی هەر کورد بوو دکتۆر عەبدوڵڵا جودوت بوو لە ڕاستیدا ئەو پیاوە منەزیری تورکیای نوێ بووە نەک مستەفا کەمال و مەدحەت پاشا لەوانە مستەفا کەمال کە لە بنەچەدا سەر بە خێزانی یۆنانی ناوچەی ڕیسە حسێن جاهید و چاوید بەگ لە بنەچەدا زۆربەی سەرانی ئەو بزوتنەوە وەک ئەنوەر پاشا تەڵعات پاشا جەمال پاشا تکینی ئەلەب زیا ئەلەب کۆک ڕەچەڵەک و ڕەوتیان لێڵ بوو تورک نەبوون نەوەی یەکەمی عەرەبی لاپەڕە 114 لەناو عەرەبیش نەوەی یەکەمی ئەڵمانیەت بریتین لە نەجیب عازوری ئەحمەد لەطفی سەید ساتح حەسری جۆرج ئۆنتۆنیۆس ئیسماعیل مظاهیر قاسم ئەمین طه حوسێن محەممەد عەزەت دروزە سەلامە موسا ئەنتوان سەعادە میشیل غەفلەق عەلی عەبدوڕەزاق بەتڕاس بستانی شبلی شمیل فەرەج ئەنتوان میشێل عەفلەق بنەماڵەی بەستانی ناسیب یاسجی ئەوانەی لەسەر تەوەری عروبی ئیشان دەکرد بەشی هەرە زۆری مەسیحی بوون لەوانە محەممەد عیزە دروزە بنەماڵەی بستانی سلیم یاسجی جۆرج ئۆنتۆنیۆس نەجیب عازوری ناسیب یاسجی میشیل عەفلەق شوبلی شمیل سەلامە موسا و زیاتریش لە هەمووان ڕاشکاوەتر لە ساڵی 1970 لە میسر ڕاستەخۆ حیزب دروست بوو بۆ ناوی حیزبی ئەڵمانی دوایی ناوی گۆڕا بۆ حیزبی وەفد ئێستا شەرماوە پێشووتر خدێوی ئیسماعیل لە ساڵی 1983 یاسەی فەڕەنسی هێنایە ناو میسر هەندێک وڵاتیش لەگەڵ داگیرکردنی لەلایەن ڕۆژئاوا ئەڵمانیەتیان هێنایە جێی شەریعەت لەبانە جەزائیر لە ساڵی 1930 عێراق و وڵاتی شامیش لەگەڵ دروستکردن و داگیرکردنی تونس یاسەی فەڕەنسی لە ساڵی 1906 پەیڕەو کرد مەغریب لە ساڵی 1913 نەوەی یەکەمی حیزبایەتی عەرەبی دروست بوون یەکەمیان ئەلجەمعیە سووریە لە ساڵی 1957 دروست بوو دوای جەمعیە عەرەبیە لە ساڵی 1975 دواتر ئەوانەی خوارەوەش دروست بوون یەکەم جەمعیە عەرەبیە ساڵی 1975 لە دیمەشق و تەرابلوس دووەم جەمعیە بەیروت
ساڵی 1970 سێەم جەمعیە حقوق المەرئە ساڵی 1970 چوارەم جەمعیە سووریە فەتاح ساڵی 1989 سەرۆکەکەی جەمیل معلوفە سەرۆکەکەی جەمیل معلوف بوو پێنجەم جەمعیە الوەتەن العەرەبی دامەزرێنەری خەیرۇڵڵاه لە ساڵی 1995 لە پاریس شەشەم جەمعیە رابطة الوەتەن العەرەبی نەجیب عازوری دامەزراند لە ساڵی 1904 لە پاریس پێنجەم جەمعیە شورا عوثمانیە لە میسر بۆ ساڵی 1908 دامەزرا هەشتم جەمعیە ئەخاء العوثمانی لە ساڵی 1908 لە ئاستانە دامەزرا نۆیەم جەمعیە قەحطانیە خەلیل حەمادە دامەزراند لە ساڵی 1909 دێم جەمعیە عەرەبیە فەتاح لە پاریس لە ساڵی 1911 دامەزرا یازدە حزب المەرکەزیە لە ساڵی 1912 دامەزرا دوانزەم جەمعیە بەیروت الئیسلاحیە لە ساڵی 1912 لقەکانی چووە دیمەشق بەیروت حەلەب بەغداد بەسرە و موسڵ سێزدە حزب الأحد لە ساڵی 1912 دامەزرا لە نێو ئەفسەرانی عێراقەکان چواردەم جەمعیە علم الأخضر دکتۆر فائق شاکر لە ساڵی 1913 پانزدەم جەمعیە علم لە ساڵی 1914 نەوەی یەکەمی عەلمانی کورد کوردیش وەک باقی میلەتانی ناوچەکە لە کۆتایی سەدەی 19 بیری عەلمانی پێگەیشت لە سەرەتای سەدەی 20 ئەو بیرە بەرجەستە بوو لە هەندێک جموجۆڵی سیاسی و فکری و ئیداری و یاسایی تا گەشتە دروستکردنی کۆمەڵە و دەستە و حیزب هەروەک لەسەر و باسکرا بۆ هەر میلەتێک هۆکار و زەمینەی گشتی هەبووە بۆ هاتنی عەلمانیەت لە هەمان کاتدا هەندی هۆکاری تایبەتیش هەبووە بۆ کوردستانیش هەمان شێوازی وەرگرتووە بەشە گشتیەکەی هاوبەش بووە لەگەڵ میلەتانی ناوچەکە لە تورک و عەرەب و فارس و ئەوانی تر وا دەردەکەوێت یەکەم جار تورک پێشڕەو بوو بێت یان عەرەب یان فارس ئەوان نییە زۆربەی پێشڕەوانی عەلمانی نێو دەوڵەتی عوسمانی تورک نەبوون زۆربەی عەلمانی نێو عەرەبیش مەسیحی نەبوون وتەی تا ئەوروپا لە کۆت و زنجیری ئاین ڕزگاری نەبوو پێش نەکەوت ئاواش ئێمەی جیهانی ئیسلامی تای لە ئاینەکەمان ڕزگار نەبین پێش ناکەوین زۆر باوی هەبوو لە نێو تورک لەلایەن ئیتحاد و تەرەقی و کەمالی و تۆرانیەکان دەوترا سیستەمی ئیسلامی و عوسمانی زیانی بە یەک ڕیزی جیهانی تورک هێنا و شکستی لە جەنگی جیهانی یەکەم هێنا لە ساڵی 1914 بۆ 1918 زیاتر توندی کردوون بە تایبەتی دوای سەردانەکەی شای ئەڵمانیا ڤیلهەلمی دووەم لە پێش جەنگ کە ئامۆژگاری کردبوون تورک گرنگی بە ئاسیای ناوەڕاست بدا کە هەمووی تورکن باشترە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێو عەرەبیش دەڵێن عەرەب بووە قوربانی ئیسلام ساتێ حەسری دەڵێ عەرەبایەتی ڕەسەنترە لە ئاین لە کاتێکدا سێ ئاین گۆڕا بەڵام عەرەب هەر عەرەبە مەلک فەیساڵیش لە وتارێک وتبووی ئێمە عەرەبین پێش محەممەد و عیسا و موسا ئیبراهیم ئەحمەدی شاعیر و بریاری ئیبراهیم ئەحمەدی شاعری کوردیش بە هۆنراوە دەڵێ ئێمە کوردین و هەر کورد دەبین پێشی ئەدیان هەر کورد بووینە لە بنەچەدا ئەو بۆچوونە لای فیختە بۆ میلەتی مەزنی ئەڵمانیا هاتووە دەڵێ ئێوەی ئاری پێش ئاینەکان پێشەوی جیهانن دەیەوێ بڵێ ناسنامەی ئاریەتی لە سەروی هەموو ناسنامەیەکی تری وەختیە یەهود و عەرەب و زۆر میلەتی تر هەریەکە بە جۆرێک پاگەندەی ئەو بۆچوونە فیختەی بۆ خۆی کرد یەکەم جا لە ڕۆژهەڵات جەمالەدین ئەفغانی وتوویەتی الأئمة عربية هي عرب قبل كل دين ومذهب هەردوو لای عەلمانی و تورک و عەرەب پێیان وایە ئیسلام هۆکاری دواکەوتن و پارچە پارچە بوونیانە لە هەمووان خەستر شبلی شەمیل لە کتێبی فەلسەفە النشوء و ئیرتقاء بانگەشەی ئەوەی کرد کە ئاین فاکتەری پارتەوازی ئومەی عەرەبیە کەچی دوورکاین پێی وایە ئاین کۆمەڵگایەک دەخات هەرچی ڕێشەی عەلمانیە لە کوردستان لە مێژوودا لە دوای ئیسلام سەری هەڵنەداوە ئەو تۆمەتی دەهری کە دراوەتە هەندێک زانەی گەورەی کوردی وەک سەیفەدین ئامدی ئەوە لە چوارچەوەی ململانی نێوان فقه و فەلسەفە بووە شۆڕش و شەڕ لەگەڵ سوڵتانی ئاینی کراوە بەڵام دەهری و ئێلحادی لێ دروست نەبووە باسێکی تریش ڕەنگە لە داهاتوویەکی نزیک بێتە پێش و بڵێن ئەوە تا ڕێشەی عەلمانی لە کوردستان قوڵە وەک چۆن پاپا و ماسۆلینی کردیان و عەرەبیش لە ڕێکەوتنی حەمدی کوڕی ئەلسعود و محەممەدی کوڕی عەبدولوەهاب لە ساڵی 1937 زاینی دەستی پێکردووە بە هەمان شێوە ڕێکەوتنی وا لە نێوان مەرجەعی باڵای کورد ئیبن ئادەم و میری سۆران کراوە لە سەرەتای سەدەی 19 کە هیچ لایەکیان دەست نەخەنە کاروباری لایەکەی تر واتە ئاین و فتوا بۆ ئیبن ئادەم و دەسەڵاتیش بۆ میری سۆران لە ڕاستیدا وا دەرنەچوو ئیبن ئادەم کاری نادەدگەری دەبینی و نەیتوانی ئۆقرە بگرێ بەو شێوەیە ئەو نیمچە ڕێکەوتنە تێک دەچێ و لێک جا دەبنەوە لە جیاتی خۆی مەلای خەتێ دەخاتە ئەو پۆستە
واتە لێرە ئاین و دەسەڵات لێکجا نەکرانەوە کە لە زیانی ئاینە، بەڵکو ئایندار و دەسەڵات لێکجابوونەوە کە لە قازانجی ئاینە بە پێچەوانی عەلمانیەتی عەرەبی و ئەوروپی کە ئاین جیاکرایەوە لە زیانی ئاین بوو. بۆیە ئەو عەلمانیەتەی نەوەی نوێی کوردی بۆ ئەو سەردەمە ناگەڕێتەوە. ئەگەر سەرنج بدەینەوەی یەکەمی ڕۆژنامەوانی کوردی هەر ئاینی و دوور لە عەلمانی بووە، جگە لە گۆڤاری مەشروتیە کە شەریف پاشا سەرپەرشتی دەکرد. جارجار بەلای لایەکی و عەلمانی دەچوو. سەرنج بدە لە بڵاوکراوەی مەشروتیەت بە پێنووسی شەریف پاشای کورد لە ژمارە چلەی ساڵی 1903 چۆن نووسیوێتی: ئەوەی دەیسلمێنێ کورد ئازاد بوونە و ئازادی خوازن، ئەوەیە کە ئافرەتیانیان هەرگیز بەچە ناپۆشن. ئەوەی پێی دەوترێت تاک و تەرای عەلمانی کورد دروست ببوو، زۆربەیان لە ژینگەیەکی بیانی لەلایەن ئەوانەوە هەمان بەڵێنی پێشکەوتنی تەکنۆلۆژی و سربەخۆیی بە کوردرا. ئەوە مانای پێشکەوتنی وەرگرت بوو. بە هەمان ڕووکار هەندێک لایەنی هونەر و وێژەی کوردی بەرەبەرە ناوڕۆکێکی عەلمانی وەرگرتووە. بەو شێوەیە لە ناو کوردستانیش لە سەرەتادا بیری عەلمانی لاواز بوو. زەمینەی مێژوویی کەمتر گونجاوە، بۆیەنەوەی یەکەمی عەلمانینەوەیەکی خۆماڵی نابێت. عەلمانیەکان لە هۆکار و زەمینەی کوردستانی نەشر و نمای نەکردووە، بەڵکو لە زەمینە گشتیەکەی عوسمانی سەری هەڵداوە. دوای ئەوەی پرسی نەتەوەیەتی بۆ کورد دروست دەبێت لە دوای ساڵانی 1970 اینجا بەرەبەرە ئەو بیرە لە کوردستانیش لەگەڵ بیری نەتەوەیی و کوردایەتی تێکەڵ دەبێت. عەلمانێتی کورد لە ڕێگەی دۆزی نەتەوەیی هاتوتە ناو کوردستان. یەکەم جار وەک باڵێک لە ناونەوەی یەکەمی حیزبە کوردیەکان سەریان هەڵدا، بۆیە نەوەی یەکەمی عەلمانی کورد هەر هەمان نەوەی یەکەمی حیزبە کوردیەکانە. ئەو نەوەیە و نەوەی یەکەمی حیزبە کوردیەکان. لە سەرەتادا سیستەمی عوسمانی دژی دامەزراندنی حیزب بوو. فتوای شێخ ئیسلامی عوسمانیش هەبوو، بەڵام لە 1909 یاسای ئەجەمعیاتی عوسمانی دەرچوو، ڕێدرا حیزب و کۆمەڵ دروست بکرێت. ئیتر حیزبەکان لە نهێنیەوە هاتنە مەیدانی ئاشکرا. یەکەم جار بیری عەلمانیەت نەهاتە ناو کوردستان. یەکەم حیزبی عەلمانی لە ناو کوردستان دروست نەبوو، بەڵکو لە ناو تورک دروست بوو. بریتی بوو لە ئیتیحاد و تەرەقی کە لە ساڵی 1989 دروست بوو. دوو لە چواری دامەزرێنەرەکەی ئیتیحاد و تەرەقی کورد بوون. دامەزرێنەرەکەیان بریتی بوون لە دکتۆر عەبدوڵڵا جەودەت لە عەرەبگیر لەدایک بووە و کورد بووە. ئیسحاق سکوتلی لە دیاربەکر لەدایک بووە و کورد بووە. ئەوانەی ڕۆڵی گرنگیان بینی لە تەغریبی عوسمانی وەرچەرخانە گەورەکانی کۆتایی عوسمانی بەشێکی زۆریان کورد بوون. ئەوانە بەشێکن لەنەوەی یەکەمی عەلمانی کوردیش. بریتین لە دکتۆر عەبدوڵڵا جەودەت، دکتۆر عەبدوڵڵا جوود، دکتۆر ئیسحاق سکوتلی، فکری لوتفی، زیا ئەلەبکۆک، عیسمەت ئینۆنۆ، بەشێک لە بەدرخانیەکان، شەریف پاشا و زۆری تریش. ئەوەی بناغی پەیوەندی نێوان ئەڵمانی و عوسمانی ڕێخست، لە دواییدا پێکەوە کەوتنە بەرەیەکی جەنگ شەریف پاشای کورد بووە. ئەوەی پیتی لاتینی هێنا ناعوسمانی هەر کورد بوو، دکتۆر عەبدوڵڵا جوود بوو. لە ڕاستیدا ئەو پیاوە مونەزیری تورکیای نوێ بوو، نەک مستەفا کەمال. زیا کۆک عەلەبیش هەر کورد بووە و خاوەنی تەنزیری تۆرانی بووە. بەو شێوەیە نەوەیەکی ئەفەندی کاریگەر بە ئاراستەی پێچەوانی عوسمانی لە نێو جەرگەی عوسمانی دروست بوو. زۆربەی کورد بوون. هێشتا ئەو جم و جۆڵەی نەگەشت بۆ ناو کوردستان. دوای ئینقلابی ئیتیحاد و تەرەقی لە ساڵی 1908 دوای لەدانی سوڵتان عەبدولحەمید اینجا ناسنامەی ئیتیحادەکان دەرکەوت و کوردایەتی و حیزبی کوردیش دروست دەبێت. لەباری یەکەم حیزب لە کوردستان ڕای جیاجیا هەیە. لە هەمان کات مەرز نییە هەمووی عەلمانی بن. بەپێی چەند سەرچاوەیەک یەکێتی محەممەدی کە لە ساڵی 1908 دروست بووە، یان لە ساڵی 1909 بە سەرۆکایەتی سەعید نورسی یەکەم بووە. بەڵام بەپێی بەڵگەنامەکانی ئەرمەنی یەکێتی کورد بەڕابەرایەتی شێخ عەبدوڵڵای نەهری لە ساڵی 1880 دروست بوو. بەپێی چەند سەرچاوەیەکی تریش کۆمەڵی عەزەم و قەوی جەمعیلتر لە ساڵی 1900 دروست بووە، بریتیە لە یەکەم حیزب. لەلایەکی تریش لە ساڵی 1970 لە شاری دوهۆک لە ماڵی شێخ محەممەد بیرفکانی لە کۆبوونەوەیەکی فراوان پەیوەندی کورد بە سەرۆکایەتی شێخ عەبدولسەلام بارزانی ڕاگەندرا. لە بەڵگەنامەکانی بەریتانی و فەڕەنسی ناوی دەستەیەک لە کۆمەڵ و ڕێکخراوی سیاسی و ناسیاسی تر بەو شێوەیە هاتووە. دەڵێ کۆمەڵی عەزەم لە ساڵی 1900 زایینی دروست بووە لە ئەستەمبۆڵ بە سەرۆکایەتی ئەحمەد ڕامز. جەمعیەتی نەشری معارفی کورد لە 1912 لە ئەستەمبۆڵ عەبدوڕەحمان مەدرخان. جەمعیەتی هێڤی کورد، جەمعیەتی محیبی کورد یان کوردستان محبی جەمعیلتر، دکتۆر نوری تەرسیمی. کۆمەڵەی
کۆمەڵەی جیهانزانی، کورد ئیستیقلال قەومیەتی، کۆمەڵەی ئیرشاد لە ئەرزەڕۆم، کۆمەڵەی دیفاع لە هەژاران، کۆمەڵەی برسیان، کۆمەڵەی دۆستایەتی کورد. ناوی زۆر دەستە و تاقم هاتووە، بەڵام بەشی زۆری مێژوونووسانی کورد و بەڵگەنامەکان یەکەم حیزبی گەورە تەعال و تەرەقی کورد جەمعیەتر دروست بووە لە 12 تشرینی یەکەم لە ساڵی 1970. دامەزرێنەرانی بریتین لە زولکیفل، ئەمین عەلی بەدرخان، شێخ عەبدولقادر ئەمین و زۆرێکی تر. خەڵکێکی مافناس و ئاینی و ئەفسەری تیا بوو. لەویش تاکوتەرای ئەلمانی تێدایە. دوو ئاڕاستەی تێدا بوو. زۆربەی دامەزرێنەرانی ئەوانە بوون لە ئیتیحاد و تەرەقی تورکی هەڵگەڕابوونەوە. بەشێکیان بەهۆی ئەلمانی بوونی ئیتیحاد و تەرەقی، بەشەکەی تر بەهۆی تۆرانێتەکەی. ئەو دوولایە یەکڕا نەبوون لە پرسەکان، لە دنیا بینیەکان. دوایی وەک باڵی ئەلمانی و ئاینی لێ دەرکەوت. باڵی ئەلمانی بێسەروبەر بوون، بە تایبەتی شەریف پاشا نوێنەرێکی وریای کورد بوو. لە ڕێکەوتنەکانی ئاشتی لە پاریس بەشدار بوو، بەڵام ماندوو ناس و پیاوی ڕابواردن بوو. لەبارەی پەیوەندیان بە عوسمانی و پرسی مافی چارەنووسی کوردستان دیسان دوو ڕای جیای تێدا بوو. یەکەمیان داوای سەربەخۆیی تەواوی بۆ کوردستان دەکرد، دووەمیان کۆنفیدراڵیەک بە ناوی جامیعەی ئیسلامی. گەشەی ئەلمانیەت لە کوردستان لە دوای جەنگی جیهانی. دەوڵەتی عوسمانی بە فەرمانی ئەنوەر پاشا لە 29 دەی 1940 چووە پاڵ ئەڵمانیا لە جەنگی جیهانی یەکەم. لە 31 دەی 1980 بە شکستەوە لە هودنەی مۆدرس جەنگی ڕاگرت. لەو کاتە هێزەکانی هاوپەیمانان گەشتبوونە سنووری کوردستانی خوار و ویلایەتی موسڵ. لەگەڵ ئەو سەرکەوتنانەی هاوپەیمانان و شکستی عوسمانی، بانگێشەی ڕزگاری میلەتان لەلایەن ڕۆژئاوا زۆر خەست بوو. پێشووتر بنەمەکانی مافی چارەنووس لە شۆڕشی ئەمریکی لە ساڵی 1876، شۆڕشی فەڕەنسی 1879، دواتریش کاتی جەنگ وەک لێدوانە هاوبەشە بەناوبانگەکەی فەڕەنسا و بەریتانیا لە 7 دەی 1970 اینجا چواردە بنەماکەی ویلسۆن لە 8 دەی 1970 بە تایبەتی بنەماکانی ژمارە 12 سەبارەت بە میلەتانی ژێردەستی عوسمانی بوو. هەروەها بنەماکانی شۆڕشی ئۆکتۆبەری ساڵی 1970 سەبارەت بە مافی چارەنووسی میلەتان، تەنانەت لەگەڵ داگیرکردنی هەر ویلایەتێکی عوسمانی لەلایەن جەنەڕاڵێکی هاوپەیمانان بەڵێنی ڕزگاری بۆ میلەتان دووبارە دەکرانەوە. هەروەک بەیانەکەی جەنەڵ مۆد لە بەغدا لە 11 سەی 1970. بەو شێوەیە مافی چارەنووسی میلەتانی ژێردەستی عوسمانی کەوتە دەست هاوپەیمانان. بۆیە زۆربەی هەر زۆری ڕۆشنبیر و سیاسەتمەدارانی مەدرسەکەی کوردایەتی وەک میلەتانی تر ڕوویان لەوان کرد. بەو شێوەیە ئەلمانیا لە کوردستان لە پرۆسەیەکی پێویستی کۆمەڵایەتی و سیاسی و تعلیمی و زانستی بە ئاسانی پەڕیەوە بۆ پێویستی نیشتمانیش. ئیتر چالاکوانەکانی ئەلمانی کورد زیاتر هاتنە مەیدان و لایەن و کەسایەتی ئاینەکانیش ئەو بوارەیان دان. بەڵام ئەلمانی کورد سەرکەوتوو نەبوون لە هێنانەدی دەوڵەتێکی کوردستانی، لای ئاینەکانیش بووە شکست، چونکە بە تەواوەتی دەوڵەتی عوسمانی هەڵوەشایەوە. نەزانرا ئاخۆ ئەو ڕێکەوتنانەی لەگەڵ کورد مۆریان کردبوو جێبەجێیان دەکردیان نا. بەڵام لەو کاتەوە تا ئەو ساتە مشت و مڕ بەردەوامە لە نێوان ئەلمانی و ئاینی. هەریەکان شکستی بە دەوڵەت بوون دەدەڵن پاڵ بەرامبەرەکەیان، تا ڕادەیەکی زۆر باڵی ئەلمانی زاڵ بوو تۆمەتەکە بداتە پاڵ ئاینیەکان. ئیتر هەر لەو کاتەوە دوو هۆکار بۆ گەشەی ئەلمانی لە کوردستان ئامادە بوو. هۆکارێکیان گشتین کە لەسەر و باسمان کرد، بەڵام بۆ هەر وڵات و میلەتێک بە ڕێگەی تایبەتی خۆی کاریگەری دەبێت. هۆکاری دووەم تایبەتە بە کێشەی کورد و پرسینەتەوەیەکەی. گشتیەکەی ئەوەیە دەڵێن دیموکراسی و کۆماری و مافی مرۆڤ و فرەلایەنی و دروستکردنی کۆمەڵی مەدەنی و بازاری ئازاد، گەشەکردن و یەکێتی نیشتیمانی تەنیا بە ئەلمانیەت بەدیدێت کە لە باشەکانی سەر و باس کران. لەلایەکی تریشەوە دەڵێن ئەو میلەتانەی کە زیاتر پێویستن بە ئاین ئەوە زیاتر دواکەوتوترن. ئەو پرۆسەیەش لە سەرەتای عولەمە و سەرەتای دروستبوونی دەوڵەتی مۆدێرن و سیستەمی جیهانی زیاتر ڕوونتر دەرکەوت کە لە ئەوروپا تا لە ئاین ڕزگار نەبوون، گەشیان بەخۆ نەبینی و تا بوونە پێشڕەو. ئەوانەی زیاتر پەیوەست بوون بە ئاین بوونە قوتابی و گوێگری ئەوانەی پەیوەست نەبوون بە ئاین. لەوەوە تەنزیری ئیستیعمار ئەوروپای مامۆستا و بنەمای ملتونی سەری هەڵدا. تا ئەو ڕادەیە وڵاتانی عەرەبی و ئیسلامی قایل بوون بستنە ژێر سیستەمی ئیتیدابی کە لە بەشیەکی مادەی 22 کۆمەڵی گەلان دەرچوو. ئەوان ببنە قوتابی و ئەوروپاش مامۆستا و فێرکەر. لەسەر ئەو بنچینەیەش وڵاتانی عەرەبی ئێستا دروست بوون.
لەوەش زیاتر مامۆستایان بۆ میلەتانی موسڵمان نارد کە فێری دەوڵەتداری و پێشکەوتنیان بکەن. لۆڕانسی بۆ وڵاتی جەزیرەی عەرەبی، بۆ عێراق هەر یەکە لە مسبیل و برسی کۆکس. تا ئەو ساتە ژوا بەدی دەکرێت لە هەر شوێنێک کە کۆمەڵێک میلەت تێکەڵ دەبن دواکەوتوەکانیان ئەو میلەتەیە کە زیاتر بە ئاین پابەندە. ئەوە لە ڕووکەش ڕاستی پێوە دیارە. بۆ خەڵکی ئاقڵمەندیش لە قوڵایی هۆکاری هەیە، بەڵام زۆربەی خەڵکی ئەنجام و ڕووکەش دەخوێننەوە، نەک هۆکار و قوڵایی. ئەو هاوکێشەیە گوتاری ئەڵمانی بەهێز دەکا و پاسا و مقەوماتی پتەوتر دەکات لە نێو ژیانی ئیسلامی. هەرچی تایبەتیەکەی کوردستانیشە لە دوای شکستی یەکەمی ئەڵمانیەتی کوردیش هەر هۆکاری گەشەیان بەردەوام بووە، مادەم شکستەکەیان لەسەر شکستی بزوتنەوەی کوردایەتی هەژمار کرا. اینجا توانیشیان بیدە نەپاڵ ئاینەکان. لەو کاتەوە بەرەبەرە ئەڵمانیەتی کوردی زیادی کردووە، وەک کاردانەوەی چەوسانەوەی نەتەوەیەتی بووە بەرامبەر ئەو زوڵم و زۆرەی دەکرێت. دەبینین داگیرکەران بەڕووکەش موسڵمانن، وا هەز دەکەن هەر دەوڵەتەکان داگیرکەر و زۆردار نین، بەڵکو میلەتی موسڵمانی دەوڵەتەکەش یارمەتی دەرن. کەمتر بینیویان نەزانایانی ئاینی لە وڵاتانی عێراق و ئێران و تورکیا و سووریا سۆزی ئاینی بیگرێ و لەسەر کورد فتوایەکی ئیجابی بدە، جگە لە هەندێک زانای شیعە کە ئەوانیش بەدەگمەنن. بەڵکو بە پێچەوانەوە هەندێک لە زانا و مفتی و بزوتنەوە ئیسلامیەکانیش ناوی کورد بە پلانگێڕ و سەر بە ئیمپریالیزم و ئیسرائیل وەسف دەکەن. لە سەرەتای بزوتنەوەی کوردستان وا ڕێکەوتووە بە سەرکردەیەکی ئاینی و ڕێخستنی نیمچە ئەڵمانی بەڕێوە چووە. لە دوای ساڵی 1975 بۆ یەکەم جار سەرکردە و ڕابەرەکانیش کەوتنە ڕیزی ئەڵمانی. تا ڕادەیەک ئەڵمانی زیادی کرد و مارکسیەت بووە سرای پێشەنگی کوردایەتی. بە کورتی هۆکاری ئەڵمانی لە کوردستان سەر ڕای ئەوانەی سەرەوە ئەمانەی خوارەوەشن. یەکەم لەلایەکی تر دەبینین لە کاتی مینەتی و لێقەومانی کورد کەمتر وڵاتانی جیهانی ئیسلامی لەسەر کورد بە وەڵام دێن. زیاتر وڵاتانی ڕۆژئاوا و خێرە ئیسلامیە. ئەوە کاریگەریەکی قوڵ لەسەر ناخ و سایکۆلۆژەتی تاکی کورد کردووە باوەڕی بە موسڵمانان و ئیسلام لەق ببێت. دووەم، موسڵمانی کورد ڕوبەڕووی چەند پرسیارێک بووتەوە. وەڵامی زەحمەتە و عەقڵی ئاینەکەی بەرەو قەیرانێکی سەربار دەبات. گرنگەکانیان ئەوانەیە: کوردستان داگیرکەر و دابەشکراوە بەسەر سووریا، عێراق، ئێران، تورکیا. ناویشیان دەوڵەتی ئیسلامە. وا دەردەکەوێت کە مافی کورد لەلایەن ئیسلام خورابێ، بە تایبەتی کاتێ دەبیندرێت لە هەموو مەینەتەکەی بەسەر کورد هاتووە لە وڵاتە ئیسلامیانە و جامیعە عەرەبی و کۆنگرەی ئیسلامی و ڕێکخراوێکی لەو جۆرانە بەهانای کورد نەهاتوون. ئیتر دیمەن و ڕای گشتی بە سانایە و بیر و عەقڵی کورد دەوروژێنێ کە هەر ئیسلام چاوسەنێری کورد بووە. بە سانایی بیرۆکەیەکی هەڵبەسرا و ئەکتیڤ دەکات کە دەڵێ داگیرکردنی کوردستان بەناوی فەتحی ئیسلام ئەمفالی یەکەم بووە و ئەمفالی بەعسیش دووەمە. زیاتر لەوانەش پرسیار و فەرمایشتێکی چەوتی وەک گۆتەی خودی فکری ئیسلامی لە خزمەت شۆڤێنی و ناسیۆنالیزمی و عەرەبیدایە کە بەشێکە لە فەرەنگی داگیرکاری. بەهۆی ئیسلام کورد دەبێتە خزمەتکاری عەرەب. پرسیاری تر وەک ئیسلام کورد دەکاتە بەلاگێڕی خۆی، کەچی میلەتانی تر ئیسلام دەکەنە بەراگێڕی خۆیان. هەمووی سوودی لە ئیسلام بینیوە، تەنها کورد نەبێ، لەگەڵ زۆر گەڵاڵی تر کە ئیسلامیەکان بە چاکی وەڵامیان پێ نەبووە. سێەم، لە ساڵی 1963 زاینی لە هەڵمەتی یەکەمی ئەمفالی عەبدولسەلام عارف و بەعسیەکان هێزی سووریا بە فەرمی هات یارمەتی عێراقیدا بە پێی مادەی 2 معاهدە دیفاع مشترک بین الدول الجامعة العربية کە لە 13 چواری 1950 مۆرکرا بوو. لەوێشەوە بۆ هاوپەیمانیەکی سەربازی نێوان سووریا و عێراق کە لە 18 دەی 1963 بەسترا بوو. پسپۆڕانی شەڕی پارتیزانی و جەزائیری و فڕۆکەوانانی یەمەن و هێزی هیندی و پاکستانیش یارمەتی عێراقیاندا. دەنگی زانای ئاینی بەدی نەکرا جگە لە دەنگێکی نزمی محسن حەکیم لە نەجەف. لە ئەمفالی دووەمی 1988 لەسەر ئاستی عەرەبی تەواوی جامیعە عەرەبی پاڵپشتی عێراق بوون دژ بە کورد. زیاتر لەوەش هەندێک وڵاتی عەرەبی دیسان هێزیان نارد بەشداری ئەمفالی کردووە، وەک لە دان پێداهێنانی میدیری هەواڵگەری گشتی بەعاز دەڵێت یەمەن بە لیوای عروبە و ئوردن بە لیوای یەرموک و سوودان بە متەواعین و وڵاتانی کەنداویش بە یارمەتی مادی بەشدار بوون، کەواتە هەر حیزبی بەعاز بەشداری ئەو تاوانە نەبوون. گەلە کۆیەک بەدی دەکرێت دژی میلەتێکی هەژاری بێکەس. چوارەم، بەشێکی تری شارەزایانی مێژووی کورد هۆکارێکی سەرباری تری خاڵی دوویان بۆ دروست دەبێت. کاتێک دەبینین هەندێک مەزهەبی فقهی ئیسلامی و زانای معتەبەر بە چاوی مەوالی و علوج و
ڕەچەڵک و سووک بەلای مێژووی کورد داچووە. لەوانە مەذهبی ئیمامی شافعی، ئیمامی ساعیلی و شێخ الئیسلام ئیبن تەیمیە و زۆری تر پیان وابووە عەرەب پلە یەکە و کورد پلە دووە. زیاتر لەوە بەشێک ڕاچەڵەکی کوردیان کردوتە عەرەب یان جن یان ئەعرابی فارس. بۆچوونی ئەو زانایانە لەگەڵ تەیاری و عروبی ئێستا و بۆچوونیان لەبارەی کورد دیمەنێکی زۆر ناشرینی ئاین دێنێتە پێشچاو. ئەگەر زۆر بەوردی ئەو زانیاریانە لێک نەکەیتەوە و ڕەفتاری موسڵمانان و ئەسڵی ئاین لێکجا نەکەیتەوە کە ئەو تەقەلایەش زۆر کەمە، ئەوە ئەو ڕەوشتە دەبێتە زەمینەیەکی زۆر چالاکی سکولاری و لایکی و هەتا ئیلحادیش لە کوردستان. پێنجەم ئەوەی زیاتر ئەو قەیرانە قوڵ دەکاتەوە تا ئەو ساتە لایەنە ئیسلامیەکانیش نهاتوون لەگەڵ ڕابوونی خۆیان پێشەنگ بن بۆ چاکردنەوەی ئەو دەردە مەذهەبیانە، بەڵکو زیاتر کەوتونەتە ژێر کاریگەری تەیاری عروبی کە بەسەر زۆربەی بزوتنەوەی ئیسلامیەکانی عەرەب زاڵە. ئیسلامی کوردستانیش بە توند و نەرمیەوە لەژێر کاریگەرێتی سەختی ئیسلامی عەرەبە بە چەوت و ڕاستیەوە. لەو دەما سەرەتای تەقەلایەک بەدی دەکرێ بۆ ڕزگاربوون لەژێر ئەو بارە قورسە. شەشەم میلەتی کورد زۆر پێویستی بە یەکڕێزی هەیە. کەچی دەبینین ئەو هەموو کێشەی مەذهەبی و فقهی و سیاسی لە نێو موسڵمانانی کورد هەبێ وا دەردەکەوێت ئاین مای یەکڕێزی نییە. حوتەم ئەوەی ئێستا لە بەشێکی فراوانی ئالمانی کورد دەبیندرێ هێشتا زانیاریە فەلسەفی و زانستی و گەردونیانە زۆر کلاسیکیە. کتێبەکانی هۆبۆز و نیچە و ڕۆسۆ و مۆنتیسکۆ تخمەکانی فکری و ڕۆشنبیری کورد پێک دەهێنێ. پێشتریش کتێبەکانی مارکس و ئەنجلوس و لینین و ترۆسکی و ماوتسی و تۆنگ و کیم ئیلی و سۆنگ کاریگەر بوون. هەشتم بەشێکی تری هۆکاری تایبەتی ئەوەیە زۆربەی ڕۆشنبیرانی ئەلمانی کورد دەردی لاسایە و تەقەزم و ثەقافی و دوور و قوڵیان هەیە، ناتوان هۆکارەکان بە وردی دیاری بکەن. جاری وایە کەمی شارەزایی و ڕۆشنبیری هۆکاری مانەوە و گەشەی ئەلمانیەت بووە. لە کاتێکدا لە کوردستان مارکسی گەرم بوو لە 1970 بەدواوە راپەڕینێکی کرێکاری لە سەرانسەری ئەوروپای ڕۆژهەڵات لە دژی مارکسی دەرکرا، بە تایبەتی لە پۆڵەندا بە سەرۆکایەتی لیخ فاونسا. اینجا لە هەمان ساڵ ئێران گەورەترین شۆڕشی جەماوەری جیهانی بەهۆی ئاینی کرد لە ڕووی زانستی و ئابووری و فەلسەفی و هەتا دوایی. مارکسیەت دووچاری قەیرانی گەورە بوو. وەک دەبینرێت لەسەرەوە ئەوە یارمەتی دەری ئەلمانیەتە لە کوردستان هەر بیری ئەلمانی نییە بە چاک و خراپیەوە، بەڵکو دۆخی تێگەشتنی ئاینیش یارمەتی دەرە. لەلایەکی تریشەوە ئەوەی ئێستا لە بەشێکی فراوانی ئەلمانی کورد دەبینرێ هێشتا زانیاریە فەلسەفی و زانستی و گەردونیەکان زۆر کلاسیکیە. کتێبەکانی هۆبز و نیچە و ڕۆسۆ و مۆنتیسکۆ تخمەکانی فکری ڕۆشنبیری کورد پێک دەهێنێ. پێشتریش کتێبەکانی مارکس و ئەنجلوس و لینین و ترۆتسکی و ماوتسی و تۆنگ و کیم ئین سۆنگ کاریگەر بوون. کاتێک قەیران لە عەقڵی ئەلمانی و ئیسلامی پێکەوە هەبوو بێت، ئەوە جورئەتێکمان پێدەدا قسە لە قەیرانی عەقڵی کورد بکەین و دەیکەینە ئادرێسێکی تایبەت کە یارمەتی دەری ئەلمانی و زۆربەی بیر و هزرە خوار و خێچەکانە. قەیرانی عەقڵی کوردی. قەیرانی عەقڵێتی کوردی لە دووچینە پێشەوەکانی کوردستان دێت کە لەو دەما یەکەمیان ئەلمانیە و دووەمیشیان ئیسلامیە. هەردوو لایەن هەندێک قەیرانی هاوبەشیان هەیە، هەندێک لاشیان لێک جیایە. هەردوو لایەن تووشی دەردی تەقەزم و ثەقافی بوون لە کاتێکدا ئەلمانیەت بە عەقڵی چەندین سەدە لەوە پێش زانە و فەیلسوفی ڕۆژئاوا دەچێتە ناو سروشت کە سروشت لە خۆی نزیکە، دەتوانێت خۆی ڕاستەخۆی دیراسی بکە. تەنانەت بە عەقڵی ڕۆژئاوایش دیراسی قورئان دەکا، ناچێت خۆی ڕاستەخۆ دیراسی بکە. لەوەش خراپتر بەشی هەرە زۆری ئەلمانیەکان زیاتر پاشکۆی لایەنی سلبی ڕۆژئاواییان و پێشووتری ڕۆژهەڵاتی زۆری لەسەر باس کراوە بڕوانە سەر و ئیسلامیش هەڵدەسێ بە دوو دەروازە دەچێتە ناو ئاین بۆ تێگەشتن. یەکەمیان بە عەقڵی نەوەیەکی کۆن دەچێتە ناو ئاین، دووەمیان عادەتەن لە ڕێی عەقڵی میلەتێکی ترەوە دەچێتە ناو ئاین. هەردووکیان دەروازەی نەگونجاون. دەروازەی سەرەکی ئەوەیە خۆت ڕاستەوخۆ بچیتە ناو ئاین، بۆیە تووشی قەیران بەجێمان و تەخەلوف دەبین. پێویستی خۆی دەبێتە پاشکۆی عەقڵی عەرەبی کە خۆی لە قەیراندایە. چەندین کتێب بەو سەردێڕە نووسراوە لەلایەن خودی زانا و بیرمەندانی عەرەب، لەوانە بنية العقل العربي محمد عبد الجباري، أزمة ثقافين العرب عبد الله عروي، في نقد الفكر العربي علي مخلصي، أزمة عقل عربي محمد فزاوي، اختيال العقل محنة ثقافية عربية بين السلفية والتبعية برهان خليون، مساهمة في حل أزمة عقل عربي مسلم طه إبراهيم، أزمة العقل العربي المعاصر دكتور قاسم حسين صالح، أزمة عقل عربي دكتور حامد خليل. زۆری تریش بۆ عینوانە نەبووە لە ناوڕۆکدا باسییان کردووە.
عەقڵی عەرەبی لەژێر ئینتیدابە، واتە ئەو عەقڵە کوردیی کەوتۆتە ژێر ئینتیدابی ئینتیداب. ئەو دۆخە زۆر تایبەتەوە پێی دەوترێ پاستکی، بەوانە وتراوە لاساییکەران. ئاینپەروەری کورد ڕازی بووە لە دوای ئەو عەقڵی عەرەبی جێی خۆی بکاتەوە. کەچی عەرەبی ئیسلامی بە پلەی دووی موالی کۆن سەیری ئیسلامی کورد دەکا. تەنانەت بۆ خۆی ئەو هەموو قەیرانەی هەیە و بە ئیسلامی کورد دەڵێ تۆ بیر مەکەوە و عەقڵی عەرەبی بەهێزترە، وەک لە فقهی ئیمام ئیبن تەیمیە هەیە. من لە جیاتی تۆ بیر دەکەمەوە، تۆ تەنها لە خزمەتم دابە و بەدوام بکەوە. من چیم پێ باش بوو ئەوە بۆ تۆش باشە. ئەگەر هەڵەشم کرد ئەوە هەڵەکەی من لە ڕاستی تۆ دروسترە. بەم ڕوانگە سەقەتە ئیسلامی کورد سەیری جیهان دەکا، چاوەڕە دەکا عەقڵی عەرەبی وێنەی دنیای بۆ بکێشێ. دەریش کەوتووە ئەو وێنانی عەقڵی عەرەبی دروستی دەکا زۆر لەنگ و سەقەتە، وێنەی ڕاستەقینەی جیهان نییە. لەوەوە ئیسلامی کورد تووشی کاردانەوەی تایەفی و توندی و دەبارگیری و دابڕان و بێئینتیمابی بووە، بێ ئەوەی پێویستی پێبێت، تووشی وەهمی بوونی پیلان دەبێت. جاری وایە هەموو دنیای لێ دەبێتە دوژمن تا جلو بەرگی خۆشی، بێ ئەوەی هۆیەکەی معقول بێت کە شایستەی نییە، بە دڵپاکی و فەقیر حاڵی توش دەبێت. جاری واشەیە دەگاتە ئەو ڕادەی تەراز و پێوەرەکان پێچەوانە دەکەنەوە، دۆستی لێ دەکەن بە دوژمن، سپی لێ دەکەن بەڕەش بە پێچەوانەشەوە. شێخ سەعیدی و شێخ مەحموودی و مەلا مستەفا و تەواوی دۆزی کورد دەدەنە پاڵ پرۆژەی ئیستعمار و زایۆنی و وڵاتانی عەرەبیش پێشڕەوەی ڕزگاری و هەڵگری ئاڵای ئاینین. قەیرانەکە لەوە دێت کە ڕاستەوخۆ لەگەڵ عەقڵی ئاینی کاری نەکردووە، بەڵکو لە ڕێی عەقڵی عەرەبی چۆتە ناو ئاین، واتە قەیرانی عەقڵیەتی کوردیش وەک باقی قەیرانەکانی تری میلەتانی موسڵمان ئاین بۆی دروست نەکردووە، بەڵکو لە تێنەگەیشتنیە لێ دروست بووە. قەیرانەکەشی زۆر سەخت نییە، چونکە ڕێشەی مێژوویی نییە. زانایانی ئاینی کورد کەمتر ئەو قەیرانیان هەبووە، ئەوەی تووشی ئەو قەیرانەش بوو بێت کەمتر لە کوردستان دانیشتووە، بۆیە کاریگەریەکەی بەسەر کۆمەڵگەی کوردی زۆر نەبووە. ئەو دیاردەیە نوێیە، دەتوانی بڵێن هەم ئێستا سەرەتایە هەم کۆتاشە. ڕێزبوونی ئیسلامی لە کوردستان و دواییش بزوتنەوە ئیسلامیەکان بە چەکسازی فقهی و نیشتیمانی دەستیان پێ نەکرد، بەڵکو ئەوانیش بە مێژوو بە سەلەف و بە فقه هاتنە مەیدان. بەڵام ئێستا جوڵەیەکی زۆر هەیە بە ئاراستەی ئەرێنی، وا ڕادەبینرێ لە چەند ساڵی داهاتوو شۆڕشێکی فکری ڕاست ئەنجام بدرێت، هاوشێوەی ڕۆژئاوا لەوێ لەسەر فقه و پەیام کرا. هەرچی لە کوردستان و جیهانی ئیسلامیە تەنها لەسەر فقهی بەشەری کلاسیکی دەکرێت، ناگاتە دەق و پەیام، بەڵکو ئەو هەیمەنەی فقه بەسەر پەیامدا کردووە کۆتایی پێدەهێنرێ. ئەوانە هەمووی وای کردووە عەلمانی لە کوردستان لە نامەوەی دەرچێت، بەڵکو زیاتر لە ڕێی پرسی مینەتی کورد و کێشەی مەزهەبی و کێشەی ئافرەت و مافی مرۆڤ و هەندێک کلێنی زانستی تر بەکاردەهێنرێ، ڕەواجێکی زۆری سیاسی و تعلیمی پێ بدرێ. هەڵسەنگاندن ئیجابی و سلبی عەلمانی کورد. ئەگەرچی لە مێژوودا عەلمانی و هاوتاکانی دەردەسەری بووە بۆ مرۆڤ لە شەڕ و خۆویستی وستەم، بەڵام ناکرێت نوکۆڵی لەوە بکرێت کە عەلمانیەت لە جیهاندا خزمەتی بە بەشەریەت کردووە، بە تایبەتی عەلمانەتی میانڕەوی عەقڵانی لە چاو ئەو دۆخی ئاینی مەسیحی ئێستایان و بەشێک لە فقهی ئیسلامی کۆمەڵگایان تێئاڵاند. ئەوەی ئێستا جیهان بەڕێوە دەبات لە تەکنۆلۆژیا و شارستانی و سیستەمی سیاسی و یاسای دەوڵەتی و فەرهەنگ و مافی مرۆڤ و هەتا دوایی بەسەرکردایەتی عەلمانیە. بەڵام مەرج نییە ئەو هەموو نەرێنیە بۆ جیهانی ئیسلامی وا هات بێت، بۆ کوردستانیش بە هەمان شێوە. لە هەمووی گرنگتر وا ڕێکەوتووە لەگەڵ هاتنی عەلمانی مەینەتی کوردیش لەگەڵی داهات، بڕوانە ڕۆڵی عەلمانیەت لە دروستبوونی مەینەتی کورد. لە هەمان کات عەلمانێتی کورد شۆڕشی نوێی کوردی لە زۆربەی پارچەکان هەڵگیرساندوتەوە لەگەڵ زۆر لای تری ئەرێنی، بەڵام سەلبیاتێکی زۆری تریان هەیە. هەندێکی گشتین لە چوارچەوەی جیهانی ئیسلامی و بەشێکی تایبەتیە لە چوارچەوەی کوردستان بە کورتی باسییان دەکەین. یەکەم جیهانی، باسی ئیجابی عەلمانی ئێستامان کردە سەر و بەڵام ئەوە لە چاو نادادگەری جیهانی ئیسلامی و جیهانی شیوعی سەردەمی سۆڤیەت و جیهانەکانی ترە. ئەگینە ئەوەی ئێستا دەگوزارێ دادگەری نییە، بەڵکو ناشرینی ئەو جیهانانە جیهانی ڕۆژئاوای عەلمانی جوان کردووە لە سیستەمی عەلمانی. بنەمای بەرژەوەندی لەسەر ئاستی تاک و کۆدا ڕەوایی وەردەگرێ، بە تایبەت لە مەدرسەی لیبراڵ و دیموکرات. دەبێتە بنچینەی سیاسەت و یاسا و دەستور و ماف و ئەرک، بە پێی بنەمای پێگەیشتنی دوو بەرژەوەندی دەبێ جیابێت لەگەڵ سێم. ئەو بنەمایانە جیهان بە چەندین ئاڕەسە دابش دەکات، بۆ سەر و بۆ خوار و ڕەش و سپی، تێر و برسی، بەهێز و بەهێز، داگیرکرا و داگیرکەر، زانا و ڕووناکبیر و نەزان و نەفام،
نەتەوە و کولتور و زمانی جیاجیا، شارستانی جیان، ئاین و ئایدۆلۆژیای جیا، ناسنامەی جیا. بۆیە هەر یاسا و بڕیار و هەنگاوێک دێت مەرج نییە لە بەرژەوەندی هەموو ئەو پۆلانە بێت، بە زۆریش لە بەرژەوەندی باڵادەستانە. ئینجا پلە بە پلەدا دەبەزێ و گەورەترین زەرمەند میلەتانی ژێردەستن. هەژاری زۆر و دەوڵەمەندی زۆر دەوڵەمەند پیدا دەکات. ئەو چینایەتە ڕەهەندی جیهانی وەردەگرێ. سیستەمێک زاڵ دەکا بەسەر جیهان، چینایەتێکی تون بەرپا دەبێت. هەندێک لەو نمونانە تێکڕای قەرزاری وڵاتانی هەژار جیهانی سێم تا ساڵی 1991 گەیشتۆتە 1250 ملیار دۆلار، 682 ملیار ئەمریکای لاتینی، کە دەکاتە 38 ئینجا وڵاتانی ئاسیا بە ڕێژەی لە 32 ئەفریقیا و بە ڕێژەی لە 16. ئامارێکی تری دابەشی داهات بە پێی ژمارەی دانیشتوان لە ساڵی 1989 بۆ 5 بەش بە جۆرێک بەشی یەکەمی هەرە دەوڵەمەند لە 120 جیهان لە 182 داهاتیان هەیە. پێنجەمی هەرە هەژار لە 120 تەنها لە 101 بەردەکەوێت. لە کۆنگرەی زەوی جۆهانسبرگ 2002 زایانی لە راپۆرتەکانی UN بە کورتی وا هاتووە. خەڵکی سەرو کە لە 120 دانیشتوانی سەرزەوی پێک دێنێ کەسی لە 180 دەخۆن. خەڵکی خواروش کە لە 180 دانیشتوانی سەرزەوی پێک دێنن تەنیا لە 116 داهاتیان بەردەکەوێت. ئاماری سەرسوورهێنی تر هەیە. 173 کەس و کۆمپانیا لە 180 داهاتی جیهانیان بەدەستە و 6 ملیاریش تەنها 125. بۆ دارایی ئەوە 800 دەستگا دەستی بەسەر نیوەی داهاتی جیهاندا گرتووە. هەتا لە ناوخۆشدا هەریەکە دەوڵەمەندی ئەمریکی هەیە بە ئەندازەی 200 خێزانی ئەمریکی بەردەکەوێت. بەشێکی تر زیاتر لەوە، وەک مارکس پیان وایە پرۆسەی دیموکراسی بریتیە لە وەرچەرخان بۆ پلۆتۆکراسی دەوڵەمەندەکان بە تایبەتی لە ئەمریکا. هەموو ئەوانش ڕنگدانەوەیەکی سەلبی بۆ سەر کۆمەڵگە دروست دەکات. ئایارەکان تێک دەچن، کۆمەڵگەیەکی دوور لە بەهای مرۆڤایەتی و ئاینی دروست دەبێت. بەگشتی فاکتەرەکانی ئاین و ئەخلاق و ئایدۆلۆژیا بەشێکە لە تاوکەری کەسێتی. نەبوونی ئاین و بنەما مرۆیەکانی تر جێگرتنەوەی بە ئایدۆلۆژیای لایەکی کەسێکی لەرزۆک و ڕاڕا کرێگرتە دەبێت. بەرگری لاواز دەبێت بە تایبەتی بەرامبەر داگیرکاری. لەسەر ئاستی کۆمەڵگەش ئەو فاکتەرانە بە دروستی دەبێتە هۆی تەبایی و هاریکاری و لێبوردەیی و بەزەی و وەفا و خۆنەویستی بڵاو دەبێتەوە. بەگشتی ڕێگرە لە زاڵبوونی بەرژەوەندی تایبەتی بەسەر بەرژەوەندی گشتی کە فاکتەری هەرە بنچینەی دروستبوونی کۆمەڵگە و نەتەوە و حیزب و تاقم و دەستگایە. ئەوەش دەواازەی یەکەمی پێشکەوتن و داهێنانە لەلایەک و لەلایەکی تریش بۆ خۆشەویستی میلەت و وڵات و هێزی بەرگری. بە پێچەوانەوە ئایدۆلۆژیای ئالمانی کەسی شەڕانی و خۆویست دروست دەکات، کۆمەڵگەیەکی پڕ لە تاوان دروست دەکات. یاسایەک هەیە بە ناوی یونیڤەرسال سۆشیال لۆ، ژمارەی تاوان لە کۆمەڵگەیەک زیاد دەکات ئەگەر ئاین ڕۆڵێکی پەراوێزی هەبێ لەگەڵ زۆر لایتر.